بەڕێز دکتۆر شاڵاو عارفەکەین کە لە پرسراوی تیمی پزیشکی گۆشتگەی سلێمانی و بەڕێزیان لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە بن. دکتۆر سلااوت لەبێتم کاتت باش. دکتۆر نوێترین ڕێکارەکان چین کە ئێوە گرتوتانەتە بەر تا ئەم نەخۆشیە زیاتر تەشەنە نەکاتووە بڵاو نەبێتەوە لەناو ئەو ئاژەڵانە بەتایبەت ئەو ئاژەڵانەی کە توش بوون، چۆن نەتوان ڕێگری لێ بکەن؟ سەرەتا سڵاو بۆ بەڕێستان، سپاس بۆ دەرفەتە. هەڵبەت نەخۆشی تای خوێندبەربوونی ئێمە لە هەفتاکانی یا لە کۆتای هەفتاکانی سەدەی ڕابردوو بە دیاریکراوی لە ساڵی 79 لە عێراقا تۆمار کراوە ساڵانە ئەم نەخۆشیە ئەگەری سەرهەڵدانی هەیە لە تەواوی عێراقا. بێگومان نەخۆشیەکە هەر هەبووە لە دوای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا خەمساردیەک لە قەڵاچۆکردنی و شەخۆرانەیە هەبوو لە عێراقەکە بەهۆی سەرقاڵبوونی سیستمی سەلامەتی بە پەتای کۆرۆناوە، بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا. ئەمە هۆکارێک بوو بۆی کە لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاست و تەنانەت کەرکووکیش بەداخەوە ڕێژەی توشبووان بە پەتای خوێنبەربوون هەڵکشان بەخۆیەوە بەدی بکات. بێگومان نەخۆشیەکە و نەخۆشیەکی ڤایرۆسیە، گوێزەرەوەیەک هۆکارە بۆ گواستنەوەی ئەم ڤایرۆسە کە پێوترێ گێنە لە زمانی عامیە لە زمانی سادەی خەڵکیە و جۆرەکەشی هەلێمایە. ئەم گەنەیە لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمیە دەست بە چەکەرەکردنی بڵاوبوونەوە و لەسەر لاشەی ئاژەڵ و گواستنەوە ئەگەری گواستنەوەی ئەو ڤایرۆسە ئەکات. بۆیە لە باشوور و ناوەڕاستە وەرزی گەرمازیە زووتر دێت لە هەرێمی کوردستان، لەوێ دەست بە حاڵەتەکانەکرێ. بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە بەر لە بڵاوبوونەوەی حاڵەتەکان یا کەیسەکان ڕێکار یا پرۆتۆکۆلی ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە لەژێر ڕێنمایی و سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی ڤێتێرنەریەکانی پارێزگاکانە دەست پێکرێ کاڵ بەدەویش وەزارەت تەعمیمیەکە بۆیان و تعلیمات و ڕێنماییانەکە. ئێمە توانم بڵم لە سەرەتای مانگی سێوە ڕێکاری یا پرۆتۆکۆلی ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەمان دەست پێ کردو. خۆشبەختانە هیچ حاڵەتێک نییە و ئومێدەواریشی هیچ حاڵەتێک ڕوونەتە. باشە دکتۆر شاڵاو، کاتێککە ئاژەڵێک دووچاری توشبوون بەم ڤایرۆسا بێتەوە، ئایا هیچ نیشانەیەکی لەسەر دیارە یاخود چۆن نەتوانن ئێوە پشکنینی بۆ بکەن بۆی کە بزانن ئەم ڤایرۆسا لەم ئاژەڵەدا نیە؟ هەڵبەتە با بڵین نەخۆشی تای خوێنبەربوون کە ناوەبرێ بە کراینیان کۆنگۆ هیمۆریجیک فیڤەر، تەبان جۆری زۆر ئەم تای خوێنبەربوونە، بەڵام با بڵینەوەی کە لە عێراقا هەیە کراینیانە کرایمیان کۆنگۆ هیمۆریجیک فیڤەر کە سەرچاوەکەی بۆ نیمچە دوورگەی قرم و وڵاتی کۆنگۆیە بڵاوبوونەوەکەی لەو دوو وڵاتەیە بووە، ئاوتبرێکەکە لەوێ بوو هاتۆتە عێراقەوە. ئێمە بە دوو قۆناغ لە کوشتارگەکانە پشکنینی خۆمان و چاودێری با بڵین پشکنینی ئەو ئاژەڵاکەین کە ئامادەکراوە بۆ کوشتارکردن. زۆرینی حاڵەتەکان سایلێنتە یا کلینیکال ساینی لەسەر دەرناکەوێت، بەڵام ئێمە پرۆتۆکۆلەکانی پەیوەست بە ئەگەری بوونی ڤایرۆسەکە یاخود مشەخۆرە دەرێکیەکە یاخود پرۆسیجەری کوشتارکردن بە شێوەیە کە سەلامەتی کرێکاران و تەواوی کەلوپەلەکانی کە تایە بەکارەهێنرێ پارێزرا بێ دەگیرێتە. بەر لەگەڵەوەی کە کۆمەڵێک نیشانەی با بڵین سەسپێکت هەیە، ینی با بڵین تەوەقوعە لەسەر ئاژەڵەکە کە پەیوەستە بە ئەو پزیشکانی کە یا پسپۆڕەتی و پزیشکانی کە لە پشکنین لە قۆناغی پشکنینی پێش کوشتار و پاش کوشتارە متابعەی چه ئاژەڵەکە بە زیندویەکەن چه لاشەی ئاژەڵەکەیەکەن کە دواتر بە پرۆسەی کوشتارە ڕۆیشتووە. ئەمە کۆمەڵێک نیشانە هەیە کە ئەکرێتێن وەکو ئیندیکەیتەر وەکو سەسپێکت وەکو تەوەقوعێک مامەڵەی لەگەڵاکەین و لاشەکە لە ناوبەرین و ڕێگری لێکن کە بچێتە ناو بازاڕەکانەوە. زۆرترین حاڵەتی ئاوتبرێکەکانیشی کە ڕوو ئەدات بەهۆی پرۆسەکەوەیە، پرۆسەی کوشتارەوەیە، چونکەکەم دروستی گواستنەوەی نەخۆشیەکە لە ڕێگەی بەرکەوتنی ڕاستەقینە. باشە دکتۆر شاڵاو، ئەم چەند ڕۆژەکە ئەم بابەتە ئەم ڤایرۆسە بڵاوبووە لەناو ئاژەڵەکانە هیچ کاریگەری هەبووە لەسەر پرۆسەی سەربڕین؟ زیاتر بووە یان کەمتر بووە؟ بێگومان ئێمە هەر خۆی با بڵین ڕێژەی سەربڕین و یاخود کوشتارکردن بە شێوەیەکی گشتی ڕاستەوخۆ پەیوەندی بە باری دارایی هاوڵاتیەوە هەیە. لە کاتێکا کە باری دارایی هاوڵاتی لە پێش جەژنا با بڵین بژانەوەیکی باشی بەخۆیەوە بینی،
بازاری گۆشت یاخود بەرهەمێنانی گۆشت بە شێوەیەکی بەرچاو خواز لەسەری زیادی کرد واتە بەرهەمێنانی گۆشت لە کوشتارگەکانەوە بۆ بازاری سلێمانی بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی هاوکات بیرمان نەچێسا ئێمە لە پێشوازی وەرزی گەشت و گوزاروی هاوڵاتی یا باڵین هاوڵاتیانی خۆشەویستین کە لەو وەرزەیە خواستەکە لەسەر بەکارهێنانی گۆشت زیاد دەکات بۆی ئێمە لە کوشتارگەکانان نەخۆشی هیچ کاریگەریی لەسەری دروست نەکردەوە بە پێچەوانەوە ئەتوانم بڵێم لە چاو مانگەکانی ڕابردووە بە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە و چاوەڕێژ دەکەین هەر لەسەر ئەم نەمەتەیان لیڤڵە بەردەوام بێ بەرهەمهێنان و بەرزبوونەوەی بەرهەمهێنان لە کوشتارگەکانە و بە دڵنیاییشەوە نەخۆشیەکە هەتا ئێمە لە کوشتارگە فەرمیەکانە توانم بڵێم بە شێوەیەکی دروست و 100% توانای چاودێری و کۆنتڕۆڵکردنی حاڵەتەکەیمانەیە ئەوەی گومانی ئێمەیە بەس سەرشەقامە گۆشتی سەرشەقامە بەڵێ باشە دکتۆر کام گۆشت باشە ئێمە بەکاری بێنین هاوڵاتیان زیاتر کام گۆشتە بەکاربێنن بەڕای تۆ بەڵێ ئاژەڵی بچووک بێ گەورە کامیان باش بێگومان گۆشت هیچ یان جیاوازی نییە گەل لە ڕووی تەندروستی و سەلامەتیەوە بڵێ هەرێکیان بەهای خۆراکی خۆیانیان تیا هەیە لە ڕووی ڤایتامیناتەکانی هاوشێوەی بیەکان بە شێوەیەکی گشتی و هەموو مینرالەکان و پرۆتین سەرچاوەیەکی گرنگی با بڵین بەردەوامبوونی زیندە چالاکیەکانی خانەی لەشی مرۆڤ بە ڕۆژانە بۆیە هەموو جۆرەکانیان لە ڕووی سەلامەتی و تەندروستیەوە بەهای خۆی هەیە ئەمێنێتەوە سەر ئەوەی کانیان تەندروسترە بێگومان من بێد و دڵی ئەوەڵامە هەڵەبژێرن کاوانەی لە کوشتارگە فەرمیەکان و لەژێر چاودێری پزیشکی و پرۆسەیەکی تەندروست ئاڕاست شوێن لە کوشتارگەکانان جگە لەوەی کە بە دوو قۆناغ چاودێری نەخۆشیەکانەکرێ پرۆسەکەش خۆی پرۆسەیەکی ورد و زانستیە کە تیا ستاندەر و پێوەرەکان جێبەجێکرێ لە هەر قۆناغی لە قۆناغەکانە ئەگەر و مەترسیەکانی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆنتڕۆڵەکرێ چونکە بەشێکی زۆر لەو نەخۆشیانە لە خودی پرۆسەکەیە لاشەکە با بڵین لەسەری گەشاکات کە خودی خۆی یا ژەهرەکانی ڕاستە و خۆ هەڕەشابن بۆ تەندروستی بۆوانی کە لە کوشتارگەکانەوە دەرئەچن تەواوی ئەم پێوەرانیان جێبەجێ کردو توانم بڵێم دڵنیین لە سەلامەتێک باشە دکتۆر شاڵاو نزیکە بینەوە لە جەژنی قوربان و کەشواکەی ئێستاش دەبارە خەڵک بەتایبەت خواستی زۆرە بێ لەسەر گۆشت بۆ سەیران و گەشتەکانیان ئێوە ڕێکاری نوێتان چۆنەی گرنەبەر بۆی کە خەڵک پارێزراو بێت لە توش بوون و داواکاریشتان چیە لە خەڵک بێگومان ئێمە لە سونەتی پیرۆز و یا بەجێگانی سونەتی پیرۆزی قوربانیکردندا موسڵمانانی کورد بە شێوەیەکی بەرفراوان بەشداری لەم سونەتە پیرۆزەیەکەن بیرمان نەچێ ئەم قوربانە و چەند قوربانێکی ڕابردوش کەوتە وەرزێکەوە کە پێوترێ وەرزی پێشوازیکردن لە بەرزبوونەوەی پلەی گەرمی لەم وەرزەدا گۆشت کە با بڵین خۆراکێک و با بڵین خوانێکی سەرەکی خێزانەکانە و هاوتا لەگەڵەوەشا لە قوربانیکردنە بەکاردەهێنرێت چەندین جۆر نەخۆشی لە ئەم وەرزەیە بەدی ئەکرێت لە ئاژەڵەکانەکان نەخۆشیانە هۆکارەکانی چ مشەخۆری بن چ بەکتیری بن چ ڤایرۆسی بن طبعا مشەخۆریەکان بە شێوەیەکی سەرەکی لە مۆرزەیە بڵاوبوونەوە بەخۆیەوە ئەبینێت دوای ئەو تەڵای مشەخۆریەکان چەندین نمونەمان هەیە سیسی سێرکەس بۆ فێزێکی نۆکۆکەس گرانی حتا دوایی ئەمە با بڵین مشەخۆریەکانە بەکتریەکانیش بە هەمان شێوەی کۆلای و سەلمۆنێلا و کامپایلۆ و ئەمانە کە لە زمانی سادەی خەڵکا بە تای خوێنبەر بە تای ماڵتا و گرانە تا سکچوونوانە ناو دەبرێت لەگەڵەوە شێن نەخۆشیەوە ڤایرۆسیەشمان هەیە کە تای خوێنبەربوون ئەمانە هەمویان پێکەوە و کە دوان جۆر نەخۆشیە لەم وەرزەیە بەدی ئەکرێت لە لاشەکانە گەر بە شێوەیەکی تەندروست و سەلامەت مامەڵەی لەگەڵا نەکرین ئێمە بە فەرمی لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمایە پلانی زانستی خۆمانمان داڕشتووە چۆن پرۆتۆکۆلی چاودێریکردن و هەروەها پرۆتۆکۆلی بەجێگەیاندنی پرۆسەیەکی کوشتاری تەندروست لە کوشتارگەکانە جێبەجێ بکرێت کە ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیانە بکات هاوکات لە ڕۆژانی جەژنی قوربانیشە بێگومان هاوشێوەی ساڵانی ڕابردوو کوشتارگەکانی با بڵێن پارێزگاکان بە شێوەیەکی گشتی
هەم لە قەزا و ناحیەکانە دەرگاکانی کراوایە و پێشوازی لەم کوشتاری هاوڵاتیان و بەجێگانی ئەم سونەتە پیرۆزەکە هەتاکو بتوانین هەم کۆمەڵگە و هەم سەلامەتی گشتی سیستمی سەلامەتی گشتی کۆمەڵگە پارێزگاری و بە شێوەیەک بیێڵینەوە کە ساخڵەم بێت و هەڕەشە نەبێت لەسەر تاکەکان. دکتۆر شاڵە عارف لە پرسراوی تیمی پزیشکی گۆشتگەی سلێمانی لەگەڵمان بووی لە سلێمانیەوە. سپاس بۆ بەڕێستان.